هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. هیوادارم گەلی کورد هەموو یەک بگرێ و یەک ڕێز بیتن. داوا لە خەڵکی کوردستان دەکەم ئینشاءالله بەس زووترین کات یەک دەنگ و یەک ڕێز بیتن و پێشمەرگە یەک بخێتەوە بۆ ئەوەی ناوچە دابڕاوەکان ناوچەکەی شلەسەرەکان بگەڕێتەوە نێو باوەشی کوردستان. من دەخوازم کورد هەموو یەک بگری یەک بگریتن نەک برێن هەموو پارچە پارچە بی کورد هەمووی ئەگەر یەک بگری هیچ دەوڵەتێک هیچ حکوومەتێک ناتوانین دەرەقەتی بێ ئەوە تورکە ئەوە عەرەبە ئەوە عەجەمە یعنی هیچ دەوڵەتێک ناتوانانی بیگری یعنی بیشکێنی دەمەوێت کورد هەموو یەک بگری خوێنی هەموو پێشمەرگەمان بەزائل با نەڕواتن کوردستانمان با خۆش بین. من هەکو گەنجێک کە دەمانێت کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە زرێزەکان بگەنە ڕێککەوتنەی بۆ ئەوەی کە ئەو ناوچانەی کەرکووک و خڕمات و بگەڕێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەم ناوچانە بەڕادچەڵی کوردن و هەروە کوردنشینن بەڵام ئەو هێزەکە ئێستا هاتووتە بۆ کەرکووک و خڕمات و دەبێتە هۆی ئەوەی کە کورد لەو شوێنانە ڕابگوزێنە بۆ شوێنەکان تر هەروە بە عەرەبکردن هێندا نیشتەجێ بکرێت کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ئەو ناوچانە کلتور و هەروە نەریتی کوردایەتی لەو شوێنانە نەمێنێت. ئێمە دەبێت بە ڕێککەوتن و هەروە بە لەگەڵ وڵاتە زرێزەکان ئەو ناوچانە بڕێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان هەروە هەرێمێکی بەهێز لە دوایدا لە دوای هەرێمی بەهێز وڵاتێکی سەربەخۆ ڕابگەین. حەز و ئارەزوومان ئەوەیە کەرکووک بگەڕێتەوە سەر وەزعی زاران لە بن دەسەڵاتی خۆمان ببینێتەوە چونکە ئێستا زۆریندی هەیە دەسەڵاتیان لە بن دەستی خۆیان دانایە و زۆری دیش بە ناوی کوردۆ لە ناو کەرکووکۆ نەماوە نانی ئێستا کەرکووک وەکو جاران نەماوە و خۆرماتۆ و ناوچەکانی هەرێمی کوردستان داوامان لە هەرێمی کوردستانە داوامان لە هەموو هەوڵاتیەکانی کوردستانە کەرکووک و خۆرمات و ناوچەکانی بگەڕێنەوە سەر وەزعی جاران و